سە تا یەکی کێڵگە پەلەوەریەکان بەنیاز بوون بەکاری بێنن نەک بەکاریان هێنابێ لەبەر ئەوە ئێمە دڵنیایی هاوڵاتیانەکەینەوە کە گۆشتی مریشکی خۆماڵی گۆشتێکی تەندروستە و ئەتوانن بە دڵنیاییەوە بیخۆن ئەو کێڵگانەی کە تویانە بەکاری بێنن هەمویان بانکراون و فراونەتە ژێر چاودێریەوە و مریشکەکانیان بە هیچ شێوەیەک ناخێتە بازاڕەوە ئەوە گەرانتیەکە بۆ ئەوەیە گەرانتیەکە ئەوەیە کە ئاسایش کەرەنتینی ئەو کێڵگانەی کردووە بە هیچ شێوەیەک بەرهەمەکانیان ناخێتە بازاڕەوە تاوەکو بە شێوەیەکی زانستی لەناوبرێت دوای ئەوەی ئەگەر دڵنیا بووینەوە دەرمانەکانیان بەکارهێناوە بەداخەوە ڕاگەیاندن نابێت بۆ شێوەیە کار بکات ئەگەر لە سایەکی فیئەیەک معەڕەز بێ بۆ ئەوەی تووشی نەخۆشی ببێت تۆ بێ گشتاندنێکی گەورەی بۆ بکەیت وا بزانی هەرچی مریشکی هەرێمی کوردستان هەیە تووشی ئەم نەخۆشیە بوون و خەڵکەکانیش بەرەبەرە تووشی نەخۆشی سەرەتانە بن.